بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێتر لە بەرنامەی شیرینجا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوە بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە لە مانگی ڕەبیع الئەوەل و حەزمان کردەگەر کونجا کە بەشی دووهەم لە ئەم باس و خواسەمان تایبەت بێ بە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و دەرس و وانە گرنگەکان لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چۆن زەمینەی ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ساز بدەین و چۆن سوودمەند بین لە نوری نبوەتی ڕەسوول الله بۆ ئەم زەمانەی خۆمان و چۆن بتوانین ئیسفادەی گەورە لە فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ژیاننامەی ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەین و سوودی گەورە بۆ ژیانمان و بۆ قیامەتمان ببینین ئین شاء الله. فەرمون ئەڵقەی ئەم جارەشمان. بیلالی حەبەشی کە لە ئەساسە خەڵکی حەبەشەیە، سوهەیبی ڕۆمی کە کاتی خۆی بەدیل بە مناڵی ژیرا و براوەتە ناو ڕۆمەکان و لێەوە هاتۆتە مەکە و فرۆشرا و لە مەکا بێتە پاڵپشتێکی معنەوی بەهێز بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. خۆی گەورە ڕۆحێکی معنەوی تازە بۆ ئەصحاب و ڕەسوول الله ئەنێرێ صلی الله علیه وسلم کاتێک کە تازە کۆچیان کردو بۆ شاری مەدینە کە ئەویش سەلمانی فارسیە. سەلمانی فارسی دوای ئەوەی کە لە وڵاتی فارس لە ئاگرپەرستی هەڵیەت ئەچێت تێکەڵ بە ئاینی مەسیحیە بێت، ئەگەر ڕێب بەسەر ڕاهیب و زاناکانی مەسیحیەتە دەرسی زۆریان لێوەرەگرێ تا ئەگاتە ئەخیر زانایان کە ئەڵێ دوای من مەگەڕێ بۆ ئەوەی کە دوای ئاینی ڕاست بکەوی، ئاینی حەقیقی کە خوای گەورە کۆتا ئاینە نێرێ بۆ بەشەریەت بریتێ لە ئاینی محەممەد الموستەفا صلی الله علیه وسلم لە نیوە دوورگەی عەرەبیە پێیا بێت. لە شارێکە لەو شارەیە سەر هەڵئەدات و دەرەکەوێت کە ئەو وڵاتە دارخورما یاخود درەختی زۆر زۆر چڕیتیایە. سەلمانی فارسی خۆی پێچێتەوە و ئەکەوێتە ڕێ. چەند وڵاتە گەڕێ ئازانم سەلمانی فارسی زۆر گەڕاوە هەتاوەکو بە دوای نوری نبووەت و پێغەمبەرایەتیە بگەڕێت و بیدۆزێتەوە. ئەچێتە وڵاتی عێراق، لە وڵاتی فارسەوە دێتە عێراق، ئەچێتە یەمەن، ئینجایەتە حیجاز، واتە زۆر کۆچەکە لە ڕێگەی کۆچەکەیە کەیە بۆ وڵاتی حیجاز تاوەکو بە دوای پێغەمبەر و نبووە تا بگەڕێ. ئەیگرنەوەی کەن بە بەندە، پیاوێکی ئازاد ئەیگرنەوەی کەن بە بەندە. ناڵێ خوایە بۆچی تۆ من تووشی من کرد لە کاتێکا من بە دوای پێغەمبەرەکەی تۆ ئاگەڕێم، ئەم هەموو بەڵاو موسیبەتە بەسەر هێنام. نا، ڕازیە بە هەموو قەدەر و هەموو ویستێکە خوای گەورە بۆی هەڵەبژێرێت، هەمووی بە ئیمتیحان و بە تاقیکردنەوەی خوایە زارێت، بە بەندەیی و بە دیلی بە عەبدیەی هێنن لە مەدینەی فرۆشن بە ماڵێکی جوولەکە. ئەم پیاوە جوولەکە ئیشی پێکات. ڕۆژێکیان هەمیشە گوێ هەڵەخات و پرسیارەکە بزانێ ئەو پێغەمبەرە نەهات، دەرنەکەوت، نەگەیشتۆتە مەدینە هێشتا. واتە پێشەوەی بگاتە مەدینە ئەو ئەسیر کراوە لە ماڵێکە ئیشی پێەکەن. بەسەر دارخورمایەکە و ئیشە کاسەی دەکات، ساحێبەکەی کە پیاوێکی جوولەکەی لەگەڵ جوولەکەی ترا قساکە ئەڵێ ئەزانی ئەو پێغەمبەرەی کە مژدەی پێدراوە لە ئاخر زەمانایەت وا هاتوو ئێستا لە شاری مەدینە لە خۆشیە لە سەر دارخورماکە ئەکەوێتە خوارەوە، کە ئەکەوێتە خوارەوەمان پیان داعشڵەکەنەوە چی بۆڵێ ئەو پێغەمبەرە باستان کرد لەکوێ لە تۆ قچێ بەسەرەوە بڕۆ خەریکی ئیشی خۆت بە. ئەڕوا ئیشەکەی خۆیەکە، بەڵام شەو ئەچێت بە دوای ئەو پێغەمبەرەیە ئەگەڕێت. بەڵام ئەم ڕاهیبە شتێکی پێوتە بوو. یەکەم نیشانیان هاتە دی ئەوی شەو بکە لە شارێکا پەیدا بێت کە چڕە و دار و درەختی زۆرە یاخود دارخورمای زۆرە. ئەمە ئەو شارەیە ئێستا هاتووە، بەڵام ڕاهیبەکە پێیوت سەدەقە وەرناگرێ، بەڵام هەدیە وەرەگرێت. ئەمە نیشانەیەکی ترێ و پێغەمبەرەیە. لەبەرەوە کۆمەڵێ خواردنوشتی برد و چۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خزمەتی هاوڵەکانە کە چووە لایەن دانیشتوتی ئەی پیاوە ساڵحەکە من هاتووم کە تۆ تازە هاتوویتە شاری مەدینە، ئەم سەدەقەیەم بۆ هێناویت، ئەم تۆزە خواردنەکە هێناومە سەدەقەیە و چاکەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بە سەحابەکان ئێوە بیخۆن، خۆی لێی نەخوارد. فەرمووی ئەوە نیشانەیەکی تری.
ڕۆژێکی تر دوای ئەوە هاتەوە کۆمەڵشتی هێنا وتی هاتوون بۆ خزمەتت تا دەرسی ترە لێوە بگرم و بزانم پێغمبەر خوا صلی الله علیه و سلم نەیوت تۆ کێی بۆ کۆ هاتووی لە کۆ هاتوویت ئەویش جارە ئەسرارەکانی خۆی ناڵێت تا بە دڵنیایی ئیمانی پێبێنێت وتی ئەمە کۆمەڵی هەدیە حەزەکەم لەم هەدیە بۆ ئێوەم هێنا و لێ بخۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم بە هاوڵەکانی فەرمووی لێکردن و خواردیان و ئەویش تۆزێک لە خواردنەکەی خوارد فەرمووی ئەمە نیشانەی دووهەم کە هەدیە وەرەگرێت اینجا ئەگەڕا بۆ نیشانەی سێهەم پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژێکیان لە بەقیع پیاوێکیانە ناشت کە مردبوو کە بردیان بۆ بەقیع ئەمیش کەوتە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شوێنێکا دانیشتە بوو هەر دیقەتی سەرشانی پێغەمبەریە صلی الله علیه و سلم حەزرەتی رسول الله صلی الله علیه و سلم ئاوا عەباکەی سەرشانی لا برد تاوەکو شانی مبارەکی دەرکەوت کە دەرکەوت مۆری نبوەتی پێغەمبەرایەتی دەرکەوت کە عالمەکەی مەسیحیەت پێیوتە بوو یەکێکتر لە نیشانەکانی ئەو پێغەمبەرە ئەوەیە کە ختمی نبوەت مۆری پێغەمبەرایەتی لە لای سەرشانیەتی کە مۆرەکەی بینی یەکسەر باوەشی کرد بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ماچی کرد و باوەشی کرد بە دەستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ماچ کرد فەرمووی یا رسول الله هاتووم شایەتمان بێنم من لە وڵاتی فارسەوە چەندین ساڵە کۆچم کردووە تا بگەمە خزمەتی تۆ چەندین شوێنم کردووە بە دوای ئاینی حەقا گەڕاوم هەتاوەکو ئەو بوو یەکێک لە ڕاهیبەکان پێیوتم ئاینی حەق لە سەر زەویە نەماوە تا ئەو پێغەمبەری لە کۆتا زەمانایەت و وەلەو شارەیە سەر هەڵئەدا کە درەختی زۆری تایە و نیشانەکانی تۆی تیا بوو ئەمە ئەخیر نیشانە بوو و ئیمانم پێهێنایت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بە سەلمانی فارسی سەیری ئەم ڕۆحە معنەویەکەن سەحابەکان و کووتمان بێتاقەتیان هەیە ناڕەحەتیان هەیە فەرمووی ئایا ئەگەر هاوڵانت بۆ کۆبکەمەوە ئەو چیرۆک و بەسەرهاتی خۆتیان بۆ باسەکەی کە چۆن کۆچت کردووە چۆن وڵاتەکان گەڕاوی تاوەکو ئابم جۆرە موسڵمان ببیت ئەویش فەرمووی زۆرم پێخۆشە سەیری ئازانم یعنی لە هەمان کاتا ئەم کەسە کە چەند کۆچی کردو چەند ماندوو بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم نرخی ماندووبوونەکەی ئەنرخێنێت یعنی بە مهم سەیری ئەم کەسە ئەکات نەک ئاوا ینی گوێنەتی و بڵێ دەی باشە هاتی موسڵمان بووی وەرە لەگەڵ ئێمە موسڵمان نەخێر ئەسحاب بۆ کۆکەمەوە تا ئەم چیرۆکە گەورە و کاریگەری خۆتیان بۆ باس بکەی کە چۆن ئاوا کۆچی کردووە لەم شار و لە وڵات و لە یەمەن و لە عێراق و لە فارس و لە وڵاتی شام و ئەمانە و هاتوویتە تا حیجاز و چۆن بەدیلگیر هەموویانی بۆ گێڕایەوە بۆ ئەسحابەکان و بۆ پێغەمبەری گەڕایەوە صلی الله علیه و سلم تاوەکو ئەسحاب فێر بکە بڵێ ئەها لە ئێوە ماندووتر هەیە بە دوای ئەم دینەیە ئەگەڕێت هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆحی معنەویەتیان بەرزتر بوویەوە هەتا بە سەلمانیش بڵێ تۆ کەسێکی زۆر گەورەی سلمان لە ئال و بەیتی منە لە ئال و بەیتی نبووەت و پێغەمبەرایەتیە چونکە زۆر هیلاک بووە لەبەرەوە لە ماڵی خۆمە و کەسی نزیکی منە سلمان نەیوت بەندەیەکە و ئێستا ئازاد بووە البدر كطلعته وجه جميل والشمس كبسمته ظل ظليل هو عبد الله سيد الخلق ومصطفاه وحبيب الله خير مبعوث من وحي الله مولاي صل وسلم دواکەوتنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرموودەکانیان لە سونەتەکانیان ئەمجا زۆر سەڵاواتدان لە دیاری پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام سەڵاواتێک مع التەدەبور نەک سەرزارێکی بێ سەڵاوات لە دیاری پێغەمبەر بە تایبەت لە شەو و ڕۆژی جومعە سەبەبێکە وەسیلەیەکە بۆ ئەوەی کە مەحەبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دڵیا دروست بێ ئەو خەوە مەشهورە ئەڵێن کابرایەک هەر بە مامۆسایەکی وتوتی مامۆسا من ئەمەوێ لە خەوە بە خزمەتی پێغەمبەر بگەیم صلی الله علیه و سلم مامۆساکەوتی زۆر خۆتونی کە بە ڕۆژێ بە ڕۆژ و بە دیارە کاتەکەشی گەرم بوو تا ئێوارە ئاو مەخۆرە و بخەوە بە شەو بە خزمەتی پێغەمبەرەگەی کابرا فعلەن بە ڕۆژوو بوو دیارە ڕۆژەکەی شکانەوە بەڵام لەسەر تونێتی خەوتووە تا بەیانی بە خزمەت پێغەمبەر نەگەیوە بەیانی هاتوو بۆ لای مامۆسا تۆوتێ ئاوا بکە و ئاوا بکە و ئاو مەخۆرە و لەسەر تونێتی بخەوە بە خزمەتی پێغەمبەرەکەی وتی باش ئێم شەو خەو بە چیوە بینی وتی وەڵای هەر خەوم بە ئاوە بینی هەر ئاو مەخواردۆ لە خەومە وتی دەبەخوا هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم لات ئەوەنە شیرین نەبێ وەکو ئەو ئاوە کە بە تونێتی خەوتووی
هەتا لات شیرین نەبێ بەقەدەر ئەو ئاوە بە خزمەتی پێغەمبەر ناگەی صلی الله علیه وسلم. هەر بۆیە مەشهورە لە تەکیەی ئێمانە یەکوونە دوانە ئیگەرنەوە کە مامۆستا شەعبڵای تەکیەی هەموو شەوێکی جومعە بە خزمەتی پێغەمبەر گەیوە صلی الله عليه وسلم. حتا کاتێ فەقێ بۆ لە قەراغ لە باشە بۆ دەمەلا لە گەڕەکی حاجی لە قەراغ لە خەوا پێغەمبەر پێی فەرمووە عەبدوڵڵا تۆ بڕۆ ئافرەتێ لێ بۆ ئافرەتێکی گەنج بووە و کاتی شووی بووە و ڕەن جوان خاسیش بووە ناوی گوڵ ئەندام بووە تۆ داوای گوڵ ئەندامی کچی عەبدولوەهاب بکە. فعلا داوای گوڵ ئەندامی کردو و داوێ لەپی ژنی بووە. لا ئەمجا لە حیاتە دوعایەکی دوعایان کردوتیانە خوایە بینمان زۆر نەبێ ئافرەتەکەم بردووە گوڵەنام بردووە دوای هەفتەیە مامۆستا شەعبڵایش مردووە. ئەمجا لە خەوا ڕۆژە شەوێکیان گەلەمبەی ئادابی وتۆتەوە بە فەقێ تەمەشای کردووە نەیزانیوە دڵی بەتاقەت بۆ بۆی کە بەیانی ئەم گەلەمبەی ئادابە چۆن بەم فەقێ بڵێ و ئەوە نایزانێ و بەیانی لە بەردەم ئەو فەقێیا ڕووزەر دەبێ. شەو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆتە خەوی تۆتی عەبدوڵڵا و مشکلە چییە؟ تۆتی وەڵڵا قوربان ئەو دەرسەیە نایزانم فەرمێتی کتێبەکە بێنێ لە خەوە کا کتێبەکەی هێناوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەنجەی پێ هێناوە ئەڵێ بەیانی هەڵسام گەلەمبەی ئادابم هەموو ئەزانی حتا بە خەتی خۆی مامۆستا شەعبڵا شوێنی پەنجەکانی پێغەمبەری دیاری کرد بوو صلی الله علیه وسلم بەسەر چەند کام لاپە ڕاهێناوێتی فەرمی ئەمە لە خەوەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەنجەی هێنا بەسەر ئەم کەلیمانە کتێبەکەیش مابوو وابزانم بێتە سەریادە من بە خزمەتی کتێبەکەیش گەیشتم تا لەگەڵ هەموو مەخطوط و کتێبەکانیانە لە ئەنفال شومەکە ئەنفال چیەکان سووتانی. هو خير عباد الله خير البرايا حي فينا بهداه حلو الوصايا نسألك الله أن تجمعنا يوما برسول الله من كوثره يروينا فتقبل يا رباه مولاي صل وسلم دائما أبدا. بەڵام سلمان هێشتا بەندەیە هێشتا ناتوانێت خۆی ئازاد بکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی سلمان ئایا تۆ هێشتا بەندەی بەڵێ بەندەم یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم لای کێ لای فڵان جوولەکە وتی پێی بڵێ بزانە مکاتەبەی لەگەڵا بکە یعنی نووسراوێکی بۆ بکە بزانە بە چەند ئازاد دەکات کە جوولەکەکە زانی ئەیانەوێ سلمان ڕزگار بکەن لە دیلی و لە ئەسارەت پارەیەکی دیاری کرد شتێکی دیاری کرد کە تعجیزی بێ نەتوانن بیکەن وتی 400 ئۆقیە ئاڵتون مەوێت لەگەڵ 300 نەمامی دارخورما بۆ ناشتن لە باخەکەیە لە باخی ئەم جوولەکەیە لە مەدینەوە هاتەوە وتی یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم وڵای شتێکی زۆر زۆر گەورە داواکات وتی چەندە وتی 400 ئۆقیە ئاڵتون لەگەڵ 300 نەمامی دارخورما فەرمووی بە ئەسحاب ئادەی پارە بۆ براکەتان کۆکەنەوە ئادەی ئەو 400 ئۆقیە لە یەک ڕۆژە هەموو پارەکە کۆکرایەوە لە یەک ڕۆژە 300 نەمام ئامادە کرا کە بیبەن لە باخی ئەو جوولەکەیە بینێژن کە پارەکەیان بۆ برد ئیتر هیچ قسەی نەما نەمامەکانیشیان بۆ برد پیامبەر سەڵام فەرمووی بەڵام سەلمان نەمامەکان چاڵەکانی بۆ هەڵکەن لە باخی ئەو جوولەکەیە با من خۆم بەدەستی خۆم یەکەیەکەیان نێژم و بسم الله ئەخوێنێ بەسەر نەمامەکانە تاوەکو سەوز ببن سلمان وتی یا ڕەسوول الله ئەو هەرەوەنی داوا کردو نەمامەکانی بۆ بەرین کەیفی خۆیەتی لەکوێی نێژێتی نا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئازانم ها ئیتقان وردەکاری مسلمان ئەوەیە کە بەڕاستی هەر ئیشێکمان کرد هەر شتێکمان کرد بە جوانی بیکەین ڕازگۆیانە ئیش بکەین ئەوەی خەڵکێک داوایەکە لەوە زیاتر بکەیت ئەوەی داواکاری خەڵکە تۆ زیاتری پێشکەش بکەیت اینجا مسلمانیت اینجا نمونەی مسلمانی جددی و چاکیت و اینجا خەڵک ئەڵێ بەڕاستی نمونەی واقعی مسلمان ماوە لەبەرەوە ئاڵتوورەکەیان بۆ بەر 400 ئۆقیەکە نەمامەکانیشیان بۆ بەروتیان چاڵەکانە بۆ هەڵەکەرین جوولەکە سەری سوڕما چاڵە هەڵکەن وەستان تا پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی بەدەستی خۆی یەک نەمامەکانی ناشت و بسم الله الرحمن الرحیم هەر 300 نەمامەکە هەمووی سەوز بوو ئازانم لێرەیە سەیری خاکیبوونی پێغەمبەر کەن صلی الله عليه وسلم نەی ئادەی خۆتان ببین بینێژن و تەواوترەوە ئیشی نییە نا ئەو جۆرە تەسەڕف مناڵە هەر زیانە وەکو چۆن سەرکردە و مەسوولەکانی ئەمڕۆیان بینیت
ئەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەوەشاوەتەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم بە عەمەلی پێغەمبەرایەتی و نبووەتی فێری خەڵک کرد. لەبەرەوە اینجا فکرێکی تری هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم مەدینە پێویستی بۆیە سەوزەکەی زیاد بکرێ. ئەخر یا رەسوڵ الله تۆ سەوزی ئەم شارە زیاد دەکەیت ئەچێتە باخی کەسێکی جوولەکەوە. باخەکەی ئەوی پێ سەوزە بێ نەخێر وەکو وایە سێمە بڵین با بچین لە ئیسرائیل زەوی ئیسرائیل وەلەو کان جوولەکەیشی تایە سەوزی بکەین. بەڵێ ئەبێ ئەم فکرت هەبێت ئەبێ بەم ڕۆحەفراوان و گەورە و بەم بیرکردنەوە قوڵەوە بەڕاستی تۆ خزمەتی بەشەریەت بکەیت. نەک هەرچی لە کۆمەڵەکەی من و جەماعەتەکەی من و وەکو من بیری نەکردەوە کە ڕەنگە پێشەش کەس بن 10 کەس بن 100 کەس بن 200 کەس بن بێتر هیچ خزمەتێکی ناکەم. چونکە ئەم جۆرە بیرکردنەوەانە خزمەت تەنانەت بەو جەماعەت و کۆمەڵی خۆشی ناکات. باسی خۆیەکە باسی ئەنانێتی خۆیەکە. دینیش بۆ هاتوو کە ئەنانێتی ئینسان خۆی هەڵوەشێنێت ببێت بە کەسێک کە سوودی بۆ هەموو خەڵک هەبێت. اینجا خوا بەهەشتێک کە پانتایەکەی لە ئەرز و ئاسمانەکان فراوانترە پێشکەش دەکات. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەمامەکانی لە زەوی جوولەکەکەیان ناشت بسم الله الرحمن الرحیمی بۆ کرد سەوزی کرد فکرەی سەوزکردنی شاری مەدینەی ساز کرد. لەبەرەوەی خەڵک هەمووی دڵی خۆش بێ بە جوولەکە و بە موسڵمان و بە هەموو کەسەکان. جا حلال خۆری هەتا سبب بۆ قبولی دوعاش، حرام خۆری سبب بۆ ڕەدی دوعا. ئەوە نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە حەدیثێکی درێژە ثم ذكر الرجل أشعث أغبر يطيل السفر يمد يديه إلى السماء يا رب يا رب ومطعمه حرام ومشربه حرام وملبسه حرام وغذي بالحرام فأنى يستجاب له. کەسێکەوە بەطعام واتە خۆراکی حرام بێ خواردنەوەی حرام بێ جلو پۆشاکی حرام بێ تا ئێوارە بڵێ یا رب یا رب دوعا بکە لێ قبوڵ ناکرێ. لە پێش ئەنفالە من بیرمێ ئافرەتێکی لای ئێمە ساڵحە بوو ڕەحمەتی لەوێ حاجی حەلاوی ناو بوو شەوێ هەڵسا لە بەیانی خەوێکی بۆ جێرامەوتی وەڵی مامۆستا ئەم شەو لە خەومە وەکو کولە زۆرەکەی ساڵی کولەکە ئاوا سەرم هەڵبڕی شتێکی ورد بە ئاسمانە بوو بەری ڕووی ئاسمانی گرت بوو وەکو کولە. وتم پرسییم لەو دەوروبەرە ئەوە چێ وتیانە وەڵاوە گشتی دوعای ئومەتە بەرز نابێتەوە دوعایان کردو هەمووی ئالیاوە ساوە بەرز نابێتەوە ئەمە هۆی حرام خۆرێ دوعامان بەرز نابێتەوە. ئەمجا سەبەبێکی تر لە ڕاستیە لە ئەسبابی ئەوەی کە ئێمە ئەو مەحەبەتەی پێغەمبەرمان بۆ دروست نابێت صلی الله عليه وسلم ئەوەیە ڕاست ناکەین بەدەمەڵێن ئەشهەد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. بەڵام تەنیا دەممانە بەدەمەڵێن لا إله إلا الله بەڵام لەولاوە دڵمان لەگەڵ بەرنامەی ترایە لەگەڵ پەیامی ترایە تەشی لایەنێکی تر ئەڕێسین کە تۆ یا مەڵێ لە ئەشهەد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله یا تەنیا پێغەمبەر بە قایدی خۆ بزانە هەرەوە بە پێشەوای خۆ بزانە. تۆ لەولاوە شایەتمانیێنی وەی لە دوای منەوە لە سەفی پێشەوە ئەوە سی ئەمجا حتا جاری وایە شەڕەکەن لە مزگەوتیشا لەسەر وەڵێ مامۆستا ئەو گەنجە بابانگ نا ئەوە بیدعچیە ئەوە سەڵاکە یا بەعکسەکەیەوە ئەڵێ ئەو بگەنجە بابانگ نا چونکی سەڵا ناکات چونکی فاتیحا ناخوێنێ هەردوو لایەن هەیە. بەڵام لەولاوە هێن لەگەڵ شایەتمانەکەی خۆیان ڕاز ناکە بەرنامەیە تر پیاداکە. ئێوە مەحەبەتی پێغەمبەری چۆن بە دروست بێ؟ من زۆر جار لەسەر مینبەریش بەو خەڵکاڵێم ئەها گۆرانێکی کوردی هەیە ناوی سەبریە ئەڵێ دڵم دەربێنە بڕوانە پیایە بەغەیری ناو تۆ کەس نیەتیایە. ئەمە بەرامبەر بە سەبری واڵێ بەغەیری ناو تو کەس نیەتیایە دەوەرە دڵی ئێمە هەڵبدرە بزانە چگە لە ئەڵڵا چەند ناویتیایە. یعنی بەڕاستی ئەمە تۆ بە تەمابی ئاوا ئەڵڵا خۆش بێ و پێغەمبەر خۆش بێ بەخوا قەدە و خۆشەویستێ بە ئێمە دروست نابێت تا پاکی نەکەیتەوە ئەبێت تەواو پاکیکەیتەوە لە شتی تر ئەو جا خۆشەویستی پێغەمبەر دروستە بێ. جا خۆیسە من ئیدعای ئەوەش ناکەم لە مانی مەولودا بە مەولود خۆشەویستی پێغەمبەر دروستە بێ نەوەڵام مەولود سەبەبێکە بەڕاستی جۆشێکی دروستەکەن لە ناو گەنجەکانە لە ناو پیرەکانە کاتی خۆی بە مەولونامە لەم دوایە بە وتار و شعری جوان جوان جۆشێکی دروستە کرد ئەجینا سەبەبی بەڵکم
ناتوانانی بڵێ ئەمە سەبەبێکی ئەساسی بۆ خۆشەویستی پێغەمبەر هۆ کارێکە لە هۆکارەکان ڕبما ينفع وڕبما يضر چونکی زۆر کات مەولودیش بەڕاستی ئەبێتە مای زەرەرە من حەزەکەم ئالێرا بەسەریان نەڕۆین کۆمەڵێ مەولود هەیە نەکرێ باشترە یعنی کۆمەڵێ مەولود هەیە ڕەشبەڵەکە یا ئەوسا مەولود لە زمانی مزەفەر پاشا کە کراوە و نان و تەعامی تۆزیع کراوە خەڵک فەقیر بووە خەڵک برسی بووە بەڵام وەڵای ئێستا خەڵک برسی نییە تۆ ئەم هەموو پارە سەرفەکەی لە تەعام و لە حەیوان سەربڕی نا ئەمە کوێی باشە هیچی باش نییە بە تایبەتی لە هەندێک مەجلیسە ئافرەت بە قۆڵی ڕووتەوە خۆراک تەوزیعەکە ئەبێ بە ڕەشبەڵەک کەس بە کەس نییە وەکەی مەولودە منشەڵەمەوە مەولودە نەبێ باشتر یان ئەچەند مامۆسایەکێنن تاپڵ و دەف لێدا لە دوات بە گەڵایە بە دوو گەڵا قەناعەتەکە ناڕن دوو مالای ئاینی دوو تار بخوێنێت وەڵای کاکە منیش لەگەڵەوە برایانە ئەلەمە مەولودە هەر نەبێ باشترە وفعلا بدعەیە و نەبوونی باشتر ئەو جۆرە مەولودان بەڵام مەولود ئێمە بەسمان پێەوە بێ جۆشە دروستکەین بۆ مسلمانان و یادی پێغەمبەری تیابێ ئەگەر شیرینێکیشی تا تەوزیع کردێ وەکو مناسەبێ ئینشەڵا و شیرینی نابێ بە ماوەهی لە غەیرە بەڵام ئیسرافی تیان نەبێ ئەگەر ئێمە بمانەوێت بە شێوەیەکی باش کەڵک لە ژیاننامەی پێغەمبەری خوا وەرگرین صلی الله عليه وسلم ئێمە پێویستمان بەوە هەیە کە جارێکی تر لەگەڵ زانستەکانی سەردەما تێکەڵای بکەینەوە وە کەڵک لەو پێشکەوتنە گەورە جیهانی وەربرین کە لە بواری کۆمەڵایەتی و لە بواری دەرونووسناسی و لە بواری گەشەپێدان ئێستا جیهان بەخۆیەوە بینیوە و ئەگەر بێت و تێکەڵاو بەمەی بکەینەوە جارێکی تر ئەتوانین ژیاننامەی پێغەمبەری خوا بە مەفهومێکی نوێ بە عەقڵیەتێکی نوێەوە بە ئەخلاقێکی نوێەوە پیادە بکەینەوە و چونکە ئەوەی کە ئێستا لە کۆمەڵگا نوێەکانە باز لە پەروەردەی مەدەنی باز لە لێبوردەیی باز لە تەسامح باز لە پێکەوە ژیان باز لە هاوکاری و کاری خێرخوازی باز لە بەدەمەوەچوونی خەڵکانی هەژار و نەدار و هەموو ئەمانە ئەکرێ ئێمە لە ژیاننامەی ئەو پێغەمبەرە مەزنەیە بە عەمەلی ئەیبینین و نمونەیە کە لەبەر چاوی هەمومان لەبەرەوە ئەگەر جارێکی تر بە عەقڵیەتێکی نوێوە هەمان کەڵکی لەوەن و هەمان خوێندنەوەی تازەی بۆ بکەین پێم وایە بە ڕۆحیەتێکی جوان و باشترەوە ئێمە ئەتوانین کەڵکی لێ وەربگرین ئەبولحەسەنی نەدەوی ئەڵێ کاتێک کە ئیسلام بە سیاسیە کرێ زیانێکی زۆری لێ کردووە چونکە ئەمە ئەچێتەوە بواری ململانی و بواری ئایدۆلۆژیات و بواری دابڕان و بواری پێکدادانی چین و توێژەکان بە یەکتر بەڵام ئەوەی ئیسلام ئێوێ و ئەوەی ژیاننامەی پێغەمبەر ئێمە لێوەی فێر دەبین بۆچوونێکی جیهانیە لە چوارچێوە و قاڵبێکی ئینسانی و مرۆڤایەتی گەورەیە خۆیە بینێتەوە لەبەرەوە نەک تەنها بۆ مسلمان بۆ نامسلمان و بۆ ژینگە و بۆ ئاژەڵ و بۆ زەوی و بۆ ئاسمان و بۆ هەموو شتێک ڕەحمەتە و ئێمە بتوانین ئەو ڕەحمەتە لە ژیانی خۆمانە بەرجەستە بکەین و بۆ گەلانی تریش مسلمانان نمونەیەک پێشکەش بکەن کە ڕنگدانەوەی ژیانی و پێغەمبەرە مەزنەبێت چ شتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاریگەری لەسەر ژیانە هەبوو سەرەتا درود و سڵاوات بۆ سەر بیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕاستی یعنی ئەکاری ئەو نەجوانە خوڕەوشتی کار و کردەوەی تێگەی یعنی ئەو وای کرد یعنی مرۆڤایەتی دروست بێ ئەو وای کرد ئێمە هەمومان ئاوە سپاس بۆخوا لەخوای گەورە بەزیا بێ کە مسلمانین کە لەسەر ئەو پەیامەکەی بڵاو کردوتەوانێ ئێمە لە ڕێی ئەو ئەم دینەمان پێگەشت ڕاستە یعنی دینەکە خوای گەورە بەوی گەیان و ئەوش بڵاوی کردوانێ تا هەمومان بین بە مسلمانە ئەگە ئەو نەبوایە بەڕاستی ئێمە ئەومان لێ دەرناچوو کێستا ئێمە ئاوە سپاس بۆ خوا ڕێزی یەکتریەگرین نوێژەکەین تاعاتی خواکەین یعنی خێرەکەین کۆمەڵشتی جوانمان لەوە دەست کەوتۆ فێر بووین لێ چ شتێک بکەین باش لە سونەتەکان یعنی زیاتر ئەو سونەتانی کە سەبیری بێت سونەتەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی سونەتی ژنێنانە یارمەتی خەڵکە فەقیرە هەژارە دەستی ئەو بگرا خێر ئەو بۆکە قەچەکە ئەگەر جومعانان ئێمە هەمومان ئەچین بۆ مزگەوت یعنی مزگەوتێک هەزار کەسی تایە قەچەکە با جومعانان هەر کەسە و لە 5 زالێکفانی خۆی دەرکابی کاتە دەغیلێ مزگەوتەوانەیە هەم بۆ مزگەوت هەم یان کارێکی خێرخوازی بکە یعنی بۆ نمونەیەکی وەکو کاکە ژنی نایەنێت یعنی ناتوانێت پارەی پێنیشن بێنێ قەچەکە با هاوکاری بکەین لە مزگەوتەکانەوانەیە تێگەی دەستی خەڵک بگرین هاوکاری بکەین یارمەتی فەقیر بین نەخۆشخانەی هیوامان هەیە یعنی ئەمە کۆمەڵە خێرن یعنی ئەگەر ئەو هەبووە یعنی ئێستا لێو زیندوو بووە یعنی بێگومان هەمووی ئەو کارانەیە کرد کە ئێستا ناکرێ و پەرایزخەوە ئەکرێت بەڵام شتەکان کەمن و یعنی خەڵکی دەوڵەمەندمان زۆرە بەڵام دەست و قاڵمان کەم ئەگەر دەست و قاڵمان زۆرتیان ئەگەر کتوپڕێک پێغەمبەر سڵم ببینیت یا بێت با لە دەرگای ماڵیەوە تۆ چی پێڵی
يعني تووشی شۆکە بیت یعنی ئەو شتە زۆر ینی شتێکە ینی ئەگریت ینی خۆت پێ ناگیرێ تێگەی ینی شتێکی زاتێکی ئاوا بێت بۆ لای تۆ ینی جێگای ینی زۆ خۆشە ئیتر کەواتە تۆ ئیتر ئەو کەسەیت ینی کە خۆ پێغەمبەر تویان خۆشەوێت صلی الله علیه وسلم تێگەی ئەوە شتێک ینی تقبولی وەزع ناکەیت ینی ئەگریت یان دڵت خۆشە لەلایەکە و پێکەنی لەلایەک و نازانی باوەشی پیاکەی ماچیەکەی دەستی ماچەکەی تێگەی ینی بە خزمەتی ینی ئەگەی ینی شتێکی زۆر خۆشە. البدر كطلعته وجه جميل والشمس كبسمته ظل ظليل هو عبد الله سيد الخلق ومصطفاه وحبيب الله خير مبعوث بوحي الله مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق. اینجا مەدینە ئازانم کێشەی ناکۆکیەکانی بینی ئەوس و خەزرەجی تایە کێشەی ئەوەی کە کۆمەڵی خەڵکی غەریبە کە خەڵکی مەکەن هاتوون بۆ شاری مەدینە چۆن بیان کە بەبرا چۆن برایەتی دروست بکات پێش ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێش ئەوەی بینای مزگەوت دروست بکە برایەتی دروست کرد چونکە ئینسان لە پێش بیناوەیە ئازانم لە پێش هەیکەل و لە پێش دروشم و لە پێش شیعارەکانەوەیە ئینسان دروستکەیت بۆیە پێڵسم خەمی ئەوەی خوارد کە چۆن برایەتی دروستکە اینجا فەرمووی با مزگەوت دروستکەین ئەنا مزگەوتێ پڕ بێ لە ئاژا و پڕ بێ لە کێشە و پڕ بێ لە بربەرەکانی ئەمەی لە پاڵتاوە ساوە ڕقی لێت ئەمە چۆن دینداری ئاواکرێت چۆن کۆمەلگا تعریفی ئیسلامی ئاوا پێشکەشەکرێتەوە چۆن ئەم تعریفە ئەچێتە ناو دڵی خەڵک چۆن ئەم پێناسەیە شوێنی خۆی ئەگرێت چۆن لای خۆی گەورەش مەقبوڵێت بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم قبوڵی هەموو اختلافاتەکان و جیاوازیەکانی شاری مەدینە ئەکات قبوڵی ئەم هەموو خەڵکە جیاوازە و دینی جیاوازی ناو شاری مەدینە کە اینجا دەستوری مەدینە ئەنووسێت اینجا برایەتی دروستەکات ئەزانی یەکەم ئیش چی بوو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردی 75 کەس لە کۆچکەران کە خەڵکی مەکە بوون 75 کەس لە مهاجرین کە ئەوس و خەزرەج لە ئەنسار کە ئەوس و خەزرەج بوو خەڵکی مەدینە بوون کۆیانەکاتەوە 150 کەس لە ئەصحاب کۆکاتەوە 75 بە 75 لە ماڵی کیا کۆیانەکاتەوە ئەگەڕێن بۆ ماڵێکی زۆر گەورە ماڵی ئافرەتێک ینی ئافرەتەوە نەمەکانەتی لە ئیسلامە بەڵێ یەکەم ئیشی برایەتی لە ماڵی ئافرەتێکا دروستەکرێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بینیاتیە نییە لەو ماڵەیە کۆبنەوە هەمویان کە هەمویان کۆبنەوە ئەم 75 بەرامبەر بە 75 چۆن برایەتیان لە بینە دروستکە چۆن ئەم کەسە لەگەڵ ئەم کەسەی ترا کە خەڵکی مەکەیە هاتووە بیباتە ماڵەکەی خۆی تاوەکو ئیشی دەستکەوت و تا وردە لەسەر پێی خۆی وەستێ و ئەو وەختە بچێ بەدەم ئیشی خۆی و ماڵی خۆی جاکاتەوە لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەڕێت زۆر بە نوری نبووەتی پێغەمبەرایەتی ئەیدۆزێتەوە کە ئەمانە چۆن کە بەبرا چۆن کە بیکە بە بناغی مجتەمع و کۆمەلگایەکی سەلیم سەرکەوتوو بنیاتنەر و کۆمەلگایە کە خەڵک بتوانێت چاوی لێ بکات بە شەریەت بیکە بە نمونەی مەسەری عولیای خۆی کە ئێستێمە لە کوردستانە زۆر پێویستمە بۆ کۆمەلگایە هەیە بۆی کە ئەو برایەتی و ئەو سلەی ڕەحم و ئەو مەحەبەتەی پێغەمبەر لەو کاتیا دروستی کرد پێش دروستکردنی مزگەوت ئەو برایەتی دروست کرد ئێمە پێویستمانە لەبەرەوە ئەم ئەصحابانە کە کۆبنەوە تەوزیعی فڵانە کەس بۆ فڵانە کەس چۆنی کات بە سێ خاڵ یەکەمیان تەکامل یعنی بتوانن بە یەکەوە ئەم دوانە هەڵبکەن دووهەمیان تەعایش و بە یەکەوە ژیان بتوانن یعنی ژیانیان خۆش بێت و تێک نەچن و سێهەمیشیانەوەیە کە داهاتووی لەسەر بنیاتنێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم واتە هەر کەسێک کە ئەیکا ماڵێک دروستەکە لە بینی مهاجر و ئەنسارەکە بە یەکەوە بژین ئەم سێ خاڵە ڕەچاوە کرێت با نمونونەکانی پیشان بین ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عەبدوڕەحمانی کوڕی عەوف لەگەڵ سەعدی کوڕی ڕەبیعە کە هەردووکیان تاجیر بوون عەبدوڕەحمانی کوڕی عەوف تاجیر بوو یعنی ئەڵێ وەکو ئەڵێن بەردێکی هەڵگرتە ژێرەکەی ئاڵتون بوو ئەبێ بە تاجرێکی زۆر گەورە لە شاری مەدینە زۆر بەخێرایی لەگەڵ ئەم ئەصحابەی خەڵکی مەدینەیە کە سەعدی کوڕی ڕەبیعە کە زۆر زیرەک و لێ هاتووبوو لە تیجارەتە کەواتە ئەم دوانە ئەڵێ عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە ماڵی ئێوەیە ئەی سەعد ئەبێ بە هاوکارەوە بێ بە برای تۆ لە ماڵی تۆ ئابێت چونکە ئەمان بە یەکەوە ئەیان کرێت و لە ماڵی خۆیانە وردە بیر لە مەشروعی تیجاریەکەنەوە و بازرگانی کە مەدینە پێش بخەن و هەروەها عەبدوڵڵای کوڕی مەسعود لەگەڵ مەعاذی کوڕی جەبەلە کە هەردووکیان فەقیه و زانا بوون شەرعزان بوون فەرمودەناس بوون قورئان ناز بوون قورئان خوێن بوون لەبەرەوە مەدرسەی فقهی لەم دوو کەسە دروستەکات و هەردووکیانەکە بە برای یەک و لە یەک ماڵە ئەژین ئەبوو عوبەیدەی جەڕاح لەگەڵ سعدی کوڕی مەعاذ ئەم دوانە مقاتیل و تێکۆشەر و ئەسب سوار و جەنگاوەرێکی عەجایب بوون
لەبەرەوە لە یەک ماڵە برایەتی دروستەکە لە بینی ئەم دوانەیە. حەزرەتی ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لەگەڵ خاریجەی کوڕی زەیدا خزم بوون نەسەب نزیکە خاتەوە، ئەوانەی کە نەسەبیان نزیکە لە خەڵکی مەکە و مەدینە نزیکیانە خاتەوە لە یەک، ئەوە تا حەزرەتی ئەبوبەکر لەگەڵ خاریجەی کوڕی زەیدا ئەکا بە برای یەک. و هەروەها یەکیشی وەکو عەماری کوڕی یاسر لەگەڵ حوزەیفەی کوڕی یەمان، یعنی فکریان پێ بووە کە چی بکەن، چۆن کۆمەڵگاکەی مەدینە پێش بخەن، چی بکەن لەوەی کە ئەسحابەکان زیاتر بە یەکەوە بیان کرێت ئەم دوو کەسە ئەکا بە یەک. وسەیدی کوڕی خضر کە یەکێکە لە یاریدەدەران لەگەڵ بیلالی حەبەشیە، ئەم دوانە دەنگیان خۆش بووە، سەوت خۆش بوون. لەبەرەوە بیر لەوە بکەرەوە کە چۆن تۆ تیپێک، چۆن هونەر و زانستی هونەر پێشە خەیت، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو کاتەیە بیری لە دەنگخۆشی ئەم دوو کەسە کردوەوە لە یەک ماڵە کۆی کردوونەتەوە. ئەوە هەروەها ئەی باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرچی ئەکەوێت. طبعاً ئەمە ئەبێتە کێشە ئەگەر بچێتە ماڵی یەکێک لە خەزرەجەکان یا بچێتە ماڵی یەکێک لە ئەوسەکان یا لەگەڵ مهاجرە ئامێنێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناچێتە ماڵی هیچ کەس لە خەڵکی ئەوس و خەزرەج نەوا بێ بە کێشە و شەڕیانە سەر دروست بێتەوە. یعنی ئەو برایەتی لەگەڵ کەسیانە دروست ناکە وەلەو کان لەگەڵ ئەبا ئەیوبی ئەنساریە ژیاوە مدەتێک، بەڵام لەو شوێنەیە لەو موقعەیە کە هەمویان چاوێن لەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستی کێ بەرزەکاتەوە بزانێ ئەڵێ ئەمە برای منە، ئەی کا بە برای دەستی عەلی کوڕی ئەبی طالب بەرزەکاتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. ئەفەرمێ ئەمە برای منە، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی لەبەرچاوە کە عەلی کوڕی ئەبی طالب کە ئامۆزایەتی لە جێگەکەیە لە مەکە خەوتووە خۆی خستۆتە مەترسیەوەی کە خەریک وە بیکوژن. لەبەرەوە ئەگەر لاکردنەوەیەکی نەرم و جوانیش بێ بۆ عەلی کە ئەی عەلی ئەومان بیر نەچووە کە تۆ چەند ڕۆژێ پێشێستا مانگە پێشێستا ژیانی خۆت خستە خەتەرەوە تۆ برای منیت، خۆشەویستی منی. حەزرەتی ئەبوبەکر و حەزرەتی عومەر لەو لاوە ڕەنگە خەمبار بن، بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆکاتە حەزرەتی ئەبوبەکر فەرمێت ئەی ئەبوبەکر تۆ وەکو ئەو جلەوایت ئەو کراسە وای لەبەرما، حتا فەرمێ کراسەکەی ئەوا جوڵان لەسەر جسمی، یعنی ئەوەنە نزیکی لە ڕۆح و جەستەی منەوە ئەبوبەکر. ئەگەر کەسێک بم کردای بە خەلیل و خۆشەویستی خۆمەوە تۆ خەلیلی منی ئەی ئەبوبەکر. و بە حەزرەتی عومەریشە فەرمێت ئەی عومەر تۆ کاتی خۆی لە نەفامیە زۆر قورس بووی لەسەر ئێمە، واتە کاتێک کە کافر بوویت زۆر زەحمەت بوو بۆ ئێمە، بەڵام وەختێک کە من دوعام کردوتم یا ڕەبی ئەم دوو عومەرە واتە کە ئەبوو جەهل ناوی عەمر بوو یا ئەو یا عومەری کوڕی خەتاب یا ڕەبی یەکێکیان هیدایەت بی تا ببنە پشت و پەنایەکی بەهێز بۆ ئێمە. خوای گەورە دوعاکەی قبوڵ کرد کە تۆ بوویتە پشت و پەنا، بوویتە ئەو هێزەی کەوا ئێمە جەهری ئیسلاممان کرد و ئیسلاممان بڵاو کردەوە بە ئاشکرا بانگی موحەممەدمان لە شاری مەککەیاوت صلی الله عليك يا رسول الله. لەبەرەوە هەردووکتان ڕەفیقی منن لە بەهەشتا، واتە بە ئەبوبەکر و بە حەزرەتی عومەری فەرموو حەزرەتی رسول الله صلی الله عليه وسلم. ئەوانیش دڵیان خۆش بوو. لەبەرەوە 75 بە 75 پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو هەمویانە هەمویان بەدڵی خۆش و بێەوەی هیچ کێشەیەکە بێ، بێەوەی جلسەکە دواخن بۆ ڕۆژێکی تر و بۆ مانگێکی تر و ساڵی تر دانیشتنی بۆ بکەن و اینجاکە خەڵکی تر بێنێتە ناو خەڵک دەتەداخوریت نەخێر. خۆی لە ماڵی ئافرەتێکی مسلمانی شاری مەدینەیە هەموو کێشەی ئومەتی ئیسلامی لەو دقەیە حەل کرا و چارەسەری هەموو کێشەکانی مەدینە کرا، دەستوری مەدینە نووسرایەوە. أبدا على حبيبك خير الخلق كلهم يا رب صل عليه يا رب صل عليه يا رب صل عليه صلوات الله عليه. والله يسلم پیریا بڵێم کاڵ بوومەتەوە هیچ حقیقت خۆم هەڵ نەنێم باشە، ئێمە لەم تەمەنا ڕەنگە هەر من وابم کاڵبوونەوەیەکم پێ دیارە، بەڵام لە گەنجیمە لە کاتێکا بیرمە لە گەنجیمە لە زمانی فیراری عسکەریمە لە بەلەکجار فیرار بووم ماوەی ساڵێک ئیسش دەفتەرەکەم ماوە تارەکانی بەلەکجار لە دەفتەرێکا ماوە سیرەی پێغەمبەرم صلی الله علیه وسلم کرد بە وتار بە زنجیرە. ئەمە عرسەکەم لە ساڵەکانی هەشتاوە بزانم 1982 بوو، لەو کاتە لەوێ فیرار بووم. ئەوەی زۆر کاریگەر بوو لەسەر دەروونم و لەسەر وەکو بڵێن گۆڕانکاری لە منە دروست کرد فترەی هین بوو،
فترەی داوای سێڕی بوو داوای سێڕی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چەند ئەزیەت و ئازاری بوو بە تایبەتی یەکێ لەو مووقیفانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناو کەعبا بوو و ئەو سی خوڕەکەیان کرد بەسەریا و کەس نەیوێرا لای بەرێ هەتا حەزرەتی فاتیمە هاو سی خوڕەکەی لەسەری لادا و ئەو مووقیفە زۆر کاریگەر بوو لەسەرم بە تایبەتی لەو کاتە کتێبێ هەبوو ئەمان خوێنەوە لەسەر ڕێی کاروانی باوەڕدا زۆر کاریگەر بوو ئەو کتێبە ئەمجا چوونی بۆ تائیف و بەردبارانی لە ڕێی تائیفا و لە پاشا گەڕانەوەی بۆ ناو باخەکەی عوتبە و شەیبە و ئەو دوعای تائیف لە گەنجیا لە بەرم کردووە تا ئیسەش لەبیرم ماوە اللهم إليك أشكو ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس أنت ربي وأنت رب المستضعفين إلى من تكلني إلى بعيد يتجهمني أم إلى عدو ملكته أمري إن لم يكن بك علي غضب فلا أبالي ولكن عافيتك أوسع لي أعوذ بنور وجهك الذي أشرقت له الظلمات وصلح عليه أمر الدنيا والآخرة من أن تنزل بي غضبك أو يحل علي سخطك لك العتبى حتى ترضى ولا حول ولا قوة إلا بالله ديار هەڵبەتە ڕەنگە مەجال نەبێت تەرجمەی حەدیسەکە بکەین بەڵام یعنی ئەو حەدیسە و مانای ئەو حەدیسە زۆر کاریگەر بووە لەسەرم و بەردبارانکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا ئەم مانگی ڕەمەزانە لە عەمرە بووین خوا فرسەتی داین وابزانم ڕۆژی 16 ڕەمەزان بوو کۆمەڵێک سیارەیەکمان گرت و چووینە تائیف هەر بۆ بینینی ئەو شوێنەوارانە هەرچەند بەدڵی خۆم نەمبینی بەڵام چەند شوێنێک ئەو باخەی کە پێغەمبەر چوو بۆ ناوی باخەکەی عوتبە و شەیبە وەکو باخ ماوەی سەیش شەرنی عینی درەختەکان مابێ بەڵام وەکو باخ ماوە و دەستنیشان کراوە کە ئەمە ئەو شوێنەیە ئەوە کاریگەری ینی بەڕاستی شوێنەکەم بە چاوی خۆم بینی جا لە تائیف دەرەچی کاتێکە لە تائیف دەرەچی خۆی باخەکەیش ئەو کاتە لە دەشتا بوو بەڵام ئیسە کەوتوتە ناو تائیفەوە بەڕاستی ئەمجا لە تائیف تۆزە دەرەچی زۆر لە ئاوەدانەکە دوور ناکەویتەوە خانوویەک کراوە خانووەکە شوێنەوارەکەی ماوە و وەکو بڵێن شوێنێکی ئاساری کۆن یەڵایەنەتەوە ئەلە نەمە خانووی ئەو پیرەژنەیە کەوا مناڵانی هەڵناوە پێغەمبەر بەردباران کەن لەگەڵ زەیدی کوڕی حارثە وەکو خۆی ماوە بەڵام جێگای داخە سعودیش یەکێکە لەو شوێنانەی کە ڕێز لە ئاثار ناگرێ و ئەو ئاثارانەی نەپاراستووە و ئەگەر شتێکیشی هێڵا بێ لە ترسی خەڵکی هێڵایەتیەوە ینی تەمسی ئاثاری کردووە سعودیە بەڕاستی ئەوە یەکێکە لەو حکوومەتانەی کە جێگای گلەییە تەمسی ئاثاری کردو حتا ئێستا کێوی ئوحودی لەبن هێناوە نەی نەماوەتە تۆزێکی ماوەتە ئەو ئوحودەی کەوا ڕووماتی بەسەرەوە بووە لە کاتێکا سعودی توانی ئەو شوێنانە بکا بەڵا بیکا بە شوێنێکی ئەثەری مسلمانان ئیسفادەی لێ بکەن سعودی توانی لەو شوێنانە شەرحێکی مەسەلا لەسەر کێوی ئوحود داستانی ئوحود دانێ بۆ خەڵک لە تائیفا داستانی تائیف دانێ بۆ خەڵک بەڵام ئیهمالی کردووە کولەن بەنامی ئەوە گوایە زیندوکردنەوەی ئەم ئاثاران بەرەو بتپەرستی ئەڕوا بەڵام لە واقعا وانیە ئەوە تەمسی ئاثاری پێوترێ کۆرکردنەوەی شوێنەواری پێوترێ کە بەڕاستی سعودی دەستی باڵای هەیە لە کۆرکردنەوەی شوێنەوار چه سنتێکی زیندوو بکەینەوە لەو سونەتانە پێغەمبەر صلی الله علیه وسلم چه سونەتێکی خراپە ئەوانەی ڕۆژانە بەکاری هێنە خەڵک پێویستیمان بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مانگانە لە ساڵانە هەموو ڕۆژانە ئێمەمانان کە پێویستیمان بەو سونەتانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زینوی کەینەوە لەو شتانە ئێمە ئەوەی خەڵک کە پێویستێتی ڕۆژانە وەکو مەسەر بۆ نمونە ئەڕاژنی ماراکە ئەڕوا کچی بە شووە ئەڕوا هەموو سونەتەکان تقریبا نیوەی جێبەجێ کراوە بۆ سوودبینین لە ژیانی پێغەمبەر ژیانی عملی پێغەمبەر ڕۆحی سنت نبووەتی پێغەمبەر سوود لە چ کتێبێک لە چ شتێک وەربگیرێ باشە ینی زیاتر ئیسفادە لە چی بکرێ بۆی سونەتەکانی پێغەمبەر بە عملی و بە ڕۆحی و بە پەروەردەی ئینسان تیا جێبەجێ بڵێ دیارە سیرەی پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی یەکێکە لەو کتێبانە کە ئینسان ئەتوانێت لە ڕێگەی خوێندنەوە و بە خزمەت گەیشتنی یەکەم پێغەمبەر وەکو خۆی بناسی دووەمیش پێغەمبەرایەتی پێغەمبەر بناسی چونکە ئێمە لە ڕاستیە هەر پێغەمبەرمان ناسیوە
هەر سیرەزاتیەکەی وەکو بڵێ سیڤیەکەی زانین کە پێغەمبەر شوێ لەکوێ لە دایک بۆ و چی کردو و چی نەکردو و کەس و کارەکەی چییە. بەڵام ئایا ئەی پێغەمبەرایەتی پێغەمبەر هیچ ئەزانین واتە مەقامی معنەوی پێغەمبەر هیچ لەبارەیەوە ئەزانین. ئەمە یەکەم. دووەمیشیان ئایا لەناو ئەم هەگبەی پێغەمبەرایەتیە چی هەیە کە خواژیان زیاتر جەختی کردوێتەوە لەسەر ئەم بوارەی پێغەمبەر صلی الله علیه و سلم. جنا دەربارەی خودی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على. کەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر وەکو شخصێک سەیری خۆی کەین ئەوی شخصێکە لە سەردەمێکە لەسەر مەسرەحی ژیان دەرکەوتو بەرنامەیەکی جوانی پێبووە بەرنامەکەشی توانیوێتی لە سەردەمی ژیانی خۆیان جێبەجێکە. بەڵام بەمە کۆتایی نایە. پێغەمبەرایەتی ئەو ڕەحمەتە بوو کە خوا ناردی بۆ ئەو سەردەمە بۆ هەتا دوایشتا ڕۆژی قیامەت کە ئەم بەرنامەیە بە زیندوێتی وەکو هەوێنێک چۆن مەسەلەن ماس هەتا وەکو هەوێنێکی تێنەکەیت نامەیە. بەڕاستی ئەم کۆمەڵگەش ئەگەر بە هەوێنی ئەم سونەتە و ئەم نبووەتە نەبێ هەتا ماوە نامەیە بەو مانایی کە بکەوێتە سەر ژیانێکی ئاسوودەیە و دوورکەوتنەوە لە هەموو کێشە و گرفتێک. لەبەرەوە یەکەمیان ئەوەیە ئێمە سیرەی مبارەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم. دووەمیان ئەو کتێبانەی کە ئاماژە بە ناوەخنی پێغەمبەرایەتیەکەن ئەوەی کە من بە خزمەتی گەیشت بێتم و لێی سوودمەند بووم پەیامەکانی نورە. بەڕاستی پەیامەکانی نور کە یەکێکە لە بەرهەمە جوان و ناوێزەکانی مامۆستا نورسی بەڕەحمەت بێ لەوێ بە حەقەت هاتووە مانایەکی تەواو تێر و تەسەلی پێغەمبەرایەتی پێغەمبەری ڕۆشن کردوێتەوە. تۆ ئەگەر لێەوە سەیری کە ئینجا ئەزانی بەڕاستی پێغەمبەر چییە لە چ مەقامێکایە. ئایا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە کە ئەمڕۆ ئێمە ئەیناسین و باسیەکەین هەر ئەوە بوو کە لە ماوەی مەسەلەن 23 ساڵی ژیانیە ئەم کارانەی کرد بەڵکو لەوێ بۆ دەرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەردی بناغەی ژیان و کۆمەڵگەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم بینایەکی دروست کرد کە ئەم بینایە ئەگەر ئێمە دەستمان پێوەی وایە بە پاراستی ئەم بینایە بۆ هەتاهەتایی بوو. ئەم بینایە بینایە کاتی نییە لەگەڵ گەردەلوولی ڕۆژگار و لەگەڵ قۆناغەکانە هەڵوەشێ بەڵکو ئەم بینایە بۆ پاراستنە بناغەکەی ئەمڕۆ لێرەیە. بەڵامی تر شوێنی حەوانە و ئیسراحەت و بەروبوومەکەی لە قیامەتە. لەبەرەوە پەیامەکانی نور بەڕێی من لەو ڕوانگە و لە ڕوانگەی پاراستنی ئیمان و تێگەیشتن لە بنەماکانی ئیمان کتێب و سەرچاوەیەکی زۆر لەبار و شیاوە بۆی بچینە خزمەتی و زیاتر تێبگەین و بیناسین و سودمەند بین.